نمایشی جوانترین کۆتر لە هەولێر. نزیکەی 200 کەس لە هۆگران و بەخێوکەرانی کۆتر لە چایخانەیەکی گەڕەکەی تعجیل بۆ بینینی جوانترین کۆتری ساڵ کۆبوونەتەوە. ئەمە سێیەم ساڵە ئەم کۆترە بەهۆی جوانیەکەیەوە پلی یەکەم بەدەست دەهێنێت. خاوەنەکەی ئاهەنگ و شیرینی سەرکەوتن دەگێڕێت. سێم ساڵە یەکەم ئەو تەیرە منافسی نەبووە. برادرانیش تەیری چاچیان هەیە، بەڵام دەتوان برێم بە شێوازی ئەوە خاوێن نین. ئەمن تەمەنی 24 ڕۆژ بوو بە 50 وەرەقە دامە پێی. ئێستا ئەو تەیرە دەتوان برم بە 2 دەفتەر دۆلار هیچ کەس لە براکەمی ناکردەوە. من خۆم پاشی 2 مانگەن 1 دەفتەر دۆلارم دا گوتمە برادران مەڵێن لۆ ئەوە لە بۆ منی بکردنەوە بەڕاستی نەیدا پێم. هۆگران و بەخێوکەرانی کۆتر بە وردی سەیری کۆترەکە دەکەن. بە پێی مەرجەکانی هەڵبژاردن کۆترەکە دەبێت لە کۆی 9 خاڵ 8 خاڵی تێدا بێت تاوەکو وەک جوانترین کۆتری ساڵ دەست نیشان بکرێت. بەهۆی ئەوەی کۆترەکە هیچ ڕکابەرێکی نەبوو، لیژنەی دادوەری بۆ دانەندرا. ئەو کۆترە هەیکەلی قەبەیە، ڕەنجی زەردە خاوێنە، کلکوباری خاوێنە، دندوکونی چوانەشی چاچی هەیە. ننافسی ئەو کۆترەی نەبووە بگاتە و ئاستی ئەو کۆترەی لەو کۆترەی چاکتر بێت تا بێبی بەزێنی. ئەو کۆترە تەنها دەمامکەکەی نەقز بوو، ئەوەی تر هەمووی تێدا بوو. تەنها دەمامچی نەقسە، بەڵام ئەوەکانی تر تۆڵەی کردێتەوە، بە زیادەوە تۆڵەی کردێتەوە. بەڕاستی ئەسلی ئەو کۆترە هەولێریە، ئەسلی کۆتری عەردی پێدەرێن. هەولێریە کۆتری عەردیە، برا تورکمانەکانمان زیاتر بە خێویان دەکرد. ئەمە نافری؟ نافڕی نەخر، بەس ئەوە زینەیە و بۆ جوانیە و کۆترەکە تەمەنی 2 ساڵ و 7 مانگە لەنەوەی کۆتری بوخارەیە. بەخێوکردنی کۆتر بۆ بەشێک لە خەڵکی بۆتە سەر چاوێکی باشی داهات. گرانترین هاتە 2 دەفتەر 3 دەفتەری ڕۆیە، هاتە 2 دەفتەر 3 دەفتەری ڕۆیە، تاشی دەفتەرش دەکە فەرخە فرۆشە بە دەفتەرە 20 وەرەقەی پارە هەموو دەمێ هەیە لەو کۆتری. کابرا مەرەقیتی ئەگە پارەشی نەبی کە مەرەقی لێدا دەستی قەر دەکە پارەکەی بە کۆتر دەدا. لە هەولێر زیاتر لە 20 جۆری کۆتر هەن. بە کوتەی هۆگرانی کۆتر نزیکەی 2000 کەس لە پارێزگای هەولێر کاری بەخێوکردنی کۆتر دەکەن. فەرهاد وڵەوەری، ڕوودا و هەولێر.